ترعبون لو ثار جمعنا هدي دوری تو باشم مگر هر عاشق بسانه خوشایستی من گوادی بسر چوبه ایرا دیرا آمان آمان سەرەتای چالاکیەکەمان بەکارێکی خانمان دەست پێکردوکەنەوە خان من هەر کەسیان بەکارێکی خۆی دوایەوە هەستاین بە کۆنسێرتێک بۆ بەڕێز لوقمان سەلیم هەمووکو ئاشبوونەوەیەکی فەرمانگەی ڕۆشنبیری وەرماوە لەگەڵ خەڵکە لەبەرەوەی مدەی 3 ساڵە بێت بەوەم وەزعی کە ڕوویداوە لە کوردستانە کە ناحەکەی ئێمەش بێ بەشتن بۆ لەم وەزعە ئەمانەوێت خەڵکەکە ئاشکەینەوە دووبارە دەستکەینەوە بەکار و چالاکیەکانمان و شاعیر کاکەکرم هەواجیش مەمنونین کە لە کەلارەوە تەژێوی فەرمووە و ئەوش بە چەند پارچە شعرێک ئامادە بێت لەگەڵمان. ئێمە وەکو خانمانی دەستڕەنگینی شارە زۆر ئەمڕۆ بەشداریمان کرد لەم چالاکیە جوانە کە لەگەڵ هونەرمەندان و شاعیرانە کۆبووینەوە بە کۆمەڵە کاری دەستی ڕەنگینی کە هەمویان بەروبووم و دەستڕەنگینی خۆمانە ئیشەکانی من بریتین دەهێ لە کوکڵا و سەڵتە و پشتێن بە بەروبوومی کاری دەستڕەنگینی کوردی دەستیم پێ بدەمێ. بەڕاستی گرنگێکی زۆر باشی هەیە چونکە ئێمە بە ئۆنلاین ئیشەکەی لەم پێشانگانە ڕوبەڕوو لەگەڵ کڕیارەکانمانە قسە ئەەکەین ئەزانی ئەوان زیاتر حەزیان لە چ بابەتێک و چ بابەتێک ئەخوازن بۆی داوا بکەن و ئێمەش بۆیان ئامادەیەکەین.